ساڵتان لێ بێتۆم کاتتان باش هەڵبەتە لە دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند کۆبوونەوەیەکی ساز کرد بۆ گفتوگۆکردن یاخود بۆ تاوتوکردنی چەند بڕگەیەکی پرۆژە یاسای گشتی بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو لە ناویاندا جێگیرکردنی نرخی دۆلار بوو کە بە جۆرێک 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 130,000 دیناری عێراقی لە یاسای گشتی بودجەدا جێگیر کرا. بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت یاخود چاوەکانت بە تەواوەتی لەسەرەوە بوون کە نرخی دۆلار لە دوای جێگیرکردنی نرخی دۆلار لە یاسای گشتی بودجەدا دابەزینێکی بەرچاو بخۆی ببینێ. بەڵام ئەوەیە کە ئێستا لەوەتای کە لەو کاتەوەی کە نرخی دۆلار لە ناو یاسای گشتی بودجەدا جێگیر کراوە دابەزینەکە بە جۆرێکە کە بە تەواوی دەتوانم بڵێم چەند هەزارێکی فەرقا. گفتوگۆی زیاتر و هەموو بابەتانە لەگەڵ جەبارگۆران و تەبێژی بازاڕی دراوەکە دەکەم کاک جەبارگەر تێرە و سپاس دەکەم. سڵاو لەبێ کاک جەبار. لەوانەیە لە ماوەکانی ڕابردوودا گفتوگۆمان کردبێ لەسەرەوەی کە نرخی دۆلار کەی بەرزەبێتەوە کەی دابەزە یاخود بۆ بەرزە. بەڵام ئەم جارە باز لەوە دەکەین کە لە دوای جێگیرکردنی نرخی دۆلار لە یاسای گشتی بودجەدا کەی و چۆن ئەم نرخە دەبێتە ئەو نرخی کە لە ناو یاسا گشتی بودجەدا جێگیر کراوە. بەڵێ خۆی بەڕاستی تەوەقعکردن بۆ ینی پرسی بەهای دراو ینی وەکو بڵێ 100% نییە، شتێکی نیسپی و ڕێژەیە بەڕاستی. تۆ کە کاتێک تەوەقعاتەکەی پێشبینی ئەەکەی لەسەر کۆمەڵێ بنەما تۆقعاتەکەی بنەمای داتاکان و مؤشرات و زانیارەکان بەڕاستی ئێمە لە عێراقا ئەنی لە وڵاتێکژین کە بەڕاستی پڕپڕە لە محادەسە و پڕپڕە لە مفاجعات. بەڵام ئەگەر تۆ لە ڕۆنەزەریە زانستیەکەیەوە پێشبینی بکەی ئەبێت بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە جێگیربوونەوەیکی باش بەخۆیە ببینێت. تەمان پێشتر لە کاتی بڵین دواکەوتنی پرۆژایسای بودجێی عێراق ئەو کاتە ناجێگیرێکی زۆر خراپ لە بازاڕەکانە بوو، چونکە دڵنیایکی تاو لەسەر ئاسی هاوڵاتیان دروست نەبووە، زوو پرۆپاگاندا بڵاو ئەکرایەوە کە ئەشەیە سعری سەرف لە بانکی مرکزی و تەسبیتکردنی ئەرقامەکان لە پرۆژایسای بودجەیە بەم شێوەیە نەمێنێتەوە. ڕەنگە بەهۆی ئەو کوریهێنانە گەورەی کە لە پرۆژەیەسای بودجێ عێراقەیە کە 64 تریلیۆن و 500 میلیارد دینارە، ڕەنگە ئەمە باگرانێکی زۆر گەورە لەسەر ژێرخانی ئابووری عێراق دروست کە ڕەنگە گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلارە دروست کە. بەڵام دوجار کە لە مادەیەک لە پرۆژەیەسای بودجێ عێراق تەسبیت کرایتە تاو دڵنیایی دروست بۆ پرۆپاگاندانەی کەرەو پێش هەبوون، ئەو پرۆپاگاندانە هیچی نەماون و باقیەکەی تریشی پەیوەندی بە سیاسەتەکانی بانکی مرکزی عێراقیەوە، چونکە ئێمە دوو جۆر سیاسەتمانێ لەسەر ئاستی عێراق و لە هەموو وڵاتانیش بەڕاستی سیاسەتی نەقدینی و سیاسەتی دارایی. سیاسەتی دارایی ئەنی پەیوەستە بە وەزارەتی داراییەوە و سیاسەتی نەقدینیش پەیوەندی بە بانکی مرکزیەوە حەسریان ئەم دەسەڵاتە لای بانکی مرکزی خۆیەتی بووە ئەمان پەیوەندی بە ئیجراتەکانی بانکی مرکزیەوە تا چەند بتوانێت کەفەری بازاڕەکان کە سەپۆرت و پاڵپشتی دیناری عێراقی بکە. و ئەوەی کە من تێبینی ئەەکەم و ئاماژەکانی ژوا پێمان ئەڵێن کە بانکی مرکزی عێراقی جددیە لەسەر ئەوەی کە سعری سەرف لەگەڵ سعری متەداولی بازاڕەکانە لێک نزیک بکاتەوە تا ئاستێکی باش. بەڵام کۆمەڵێ لەمپەر و کۆمەڵێ ئەنیۆک بڵێ ئالەنگاری هەیە لەوانە تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان تەهریبی عوملەماوە برنە دەرەوەی دۆلار هەرماوە ئەنی لە ڕێگای ئەو بانکە زەبەلەحانەی کە دەسەڵاتی سیاسی گەورە لە پشتیانەوەیە، چونکە بەڕاستی منتیقێکی تیانێتەوە ڕۆژانە بانکی مرکزی نزیکەی 200 تا 250 میلیۆن دۆلار ئەخاتە بازار و هەم بۆ کاشیش و هەم بۆ حواڵەش. بەڵام بۆ نەیتوانێت تاسە کەفەری بازاڕەکان کە ئەم کلێنە گەورەی هەیە لە کاتێکا پێش ئەم تەحولات پێش ئەم گۆڕانکاری لە سیستەمی بانکیە پێشتر لە ساڵی پارە ڕۆژانە 180 تا 200 میلیۆن دۆلاری ئەفرۆشت و سعری سەرف لەگەڵ سعری بازاڕەکانی فەرقێکی وای نەبوو 2000 ینی 1000 دینار تا 2000 دیناری فەرق. بەڵام ئێستا ئەم فەرقە زۆرە، ئەم کلێنە ئەم گاپە زۆرە بەڕاستی جێگای پرسیارە. بۆیە ئەبێت بانکی مرکزی و ئەنجومەنی وەزیرانیش بە تەواوەتی فۆکەس تەرکیزکەنە سەر ئەو بانکانەی کە ئەو دۆلارانیان پێ ئەفرۆشتێ بزانە بە فیزیکی و بە عەمەلیەتە ناو بازاڕەکانیەتە ناو پرۆسەی ئاڵ و گۆڕی درەوە پرۆسی بازرگانیەوە، چونکە بەڕاستی ئەگەر ئەمە بە زۆرێک لە جۆرەکە مۆنۆپۆل بکرێ احتیکار بکرێ بەڕاستی ئەمە تەسیراتێکی سلبی لەسەر کۆی بازاڕەکان دروستەکە. من پێم وایە و دووبارە شێکەمەوە ئەگەر قۆڕەخکاری و بردنە دەرەوەی دۆلار بە قاچاق ڕێگری بکرێ هیچ مبەرڕێک نامێنە بۆی کە ئەبێ دۆلار لە بەرامبەر دینارە جێگیری بوونەوەیکی باش بخۆێت. بردنە دەرەوەی دۆلار هەر بەردەوامە. لە 20 ئاداری ئەمساڵ هەرێک لە بانکی فیدراڵی و بانکی فیدراڵی ئەمریکا و بانکی ناوەندی عێراق ڕێکەوتنێکیان واژۆ کرد، ڕێکەوتنێکی 3 مانگی بوو و بزانی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دۆلار بوو، ڕێگریکردن لەوەی کە بچێتە دەرەوە. ئەم بردنە دەرەوەیکی ئێستا باست لەوە کرد بەردەوامە. ئەمە جارێکی تر مەترسی لەسەر ئایندەی دۆلار مەرج نییە وەکو جاران بێت، چونکە بەڕاستی پێشتر ئەو تەڵەبیاتەی فیدراڵ ڕزەرفی ئەمریکا وەزارەتی خەزانەی ئەمریکا لەسەر چ هینێ بوو، ینی لەسەر چ داواکاریەک بوو، داوا کرا کە ئەو دۆلاری لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە وەکو ئیراداتی نەوتی کە دەست عێراقەکەوێت نەڕواتە دەروی عێراق، بەتایبەتی ئەو وڵاتانی کە لە لیستی ڕەشی ئەمریکان بەتایبەتی ئێران بۆ نمونە سووریا تا حدێک تورکیا ئەمانە
ئەو کاتە داوا کرا کە ئەبێت تۆ ڕێوشێن و میکانیزم بدۆزرێتەوە کە ئەم دۆلارە نەڕاتە دەرەوە و داوایان کرد کە کۆی پرۆسەی سیستەمی بانکی لە عێراق ببەسێتەوە بە موئەسسە مالیەکانی جیهانەوە بە بانکی نێودەوڵەتیەوە و لە ڕێگای کارتی ئەلکترۆنی و ماستەرکارت و ئەمانە هەر هەمووی وەکو نێتوەرکێک ببەسێتەوە بە سویفتی جیهانیەوە بەڕاستی لەبەرەوە ئەمە ئامانجەکە چی بوو؟ ئامانجەکە لێی ئەو بوو کە تەهریبی عوملە بردنە دەرەوەی دۆلار ڕابگیرێ هەچەند لە هیچ شوێنێکی دنیاە تهریب عملە کۆنتترۆل ناکرێت بەڵام لە سەداسە کۆنتترۆل ناکرێت بەڵام ئەتوانێت تا ئاسێک ڕێگرێکی باش بکرێت تۆ گەرەسا بەراورد بکە لەگەڵ ساڵی بڵێم 5-6 مانگ لەمە پێشە تا ئاسێک ئەمە ئاهیانەتوانین بڵێم بربەسێکی باشی لە بەردەما دروستکرا بەڵام هێشتا هەرماوە چونکە بەڕاستی ئەوی کە جگای پرسیارە بۆ بانکی مرکزی ڕۆژی وا بۆ 250 میلیۆن دلاری عرضکرۆ بۆ بازارەکان بەڵام بۆ نەیتوانیوە پاڵپشتی دیناری عراقی بکە ئەم پرسیارە جدەکە ئەوەیە یان ئەوەیە ئێستا تهریب عملە هەرماوە دلار بە قاچە هەر ڕاتە دەرەوەیان بەشێک لەو بانقانی کە دلار لە بانکی مرکزی وەرەگرن قۆرخیان کردو ئەم دلارانە بە فیزیکی و عملی نایەتەوە بازارەکانەوە تا بەهای دینارە بەرامبەر دلارە بەرزکاتوانە لەبەرەوە ئەبێ دوای پەسەندکردنی پرۆژه بودجێ عێراق ئەبێ بانکی مرکزی ئیجراعاتەکانی باشتر بکات زۆر ئاگاداری ئەو بانقانە بێت و چاودێری هەموو موئەسسە مالیەکان بکات ئەم دۆلارە چۆن وەرەگرن و چۆن ئەیفرۆشن و ئایا بە عەمەلی ژێتەنەوە پرۆسەی بازرگانی و ئەڵگۆڕیدراوە ماوەکانی ڕابردوودا پێش پەسەندکردنی پرۆژە یاسای گشتی بودجە باستان لەوە دەکرد کە و نەک هەرجەنابیشت بەڵکو بگرە زۆربەی ئابووری ناسەکانیش باسییان لەوە دەکرد کە لێدوانی پەرلەمانتاران سیاسەکان کاریگەری دەکاتە سەر نرخی دۆلار لە بازارەکاندا لە دوایام جێگیرکردە ئەمە جێگیرکردنی نرخی دۆلار لە پرۆژە یاسای گشتی بودجەدا ئەمە ترسیانە لە ناو دەبات خۆی مەسائل یەکەتوە سەری بازارەکانی فۆرەکس و بازارەدارەکانی جیهان کە دووشت بەڕاستی تەحکوم بەسەریەوە کە لێدوانەکان شرۆڤەکان و دوای ئاسی ئابووری ژێرخانی ئابووری ئەو وڵاتە خۆی بۆ خۆی چییە بەڕاستی وانە لەبەرەوە لە هەموو کاتێکا بەڕاستی عێراق وەکو سەرەتا ئاماژەم بێک وڵاتێک ینی پڕپڕە لە محادەسە و پڕپڕە لە مفاجات هەبێ بە ئێستاشەوە لێدوانی بەرپرسێکی سیاسی بەڕاستی تەسیرات لەسەر بازارەکان دروست دەکات بەڵام من پێم وایە بەڕاستی بانکی مرکزی قودرەتی لەوە زیاترە کە بەهۆی لێدوانێکی نابەرپرس و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بتوانە کاریگەری لەسەر بازارەکان دروستکات لە پێشترە پێش پەسەندکردنی پرۆژاسەی موازنەی عێراق بە تایبەت کە پەیوەستە بە سعری دۆلارەوە ئەشا ئەکرا بەڕاستی لێدوانەکان تاسیراتی زیاتر لەسەر بازارەکانە بێ بەڵام ئێستا زۆر تاسیراتی نەماوە بۆ لەبەرەوەی تاو دڵنیایی تاوا و دروست بووە کە سعری سەر بە 130,000 تا 3 ساڵی تر بەو نرخامێنێتەوە دوای پەسەندکردنی نرخی دۆلار جێگیرکردنی نرخی دۆلار لە پرۆژە یاسای گشتی بودجەدا بازارەکان بازاری بە تایبەتی ئاڵگۆریدرا و چۆنە هاوڵاتیان ئەشڵەژانی ڕابردوو کە باس دەکرد ماوە بەو جۆرە نەماوە وەکو جارە نەماوە بەڕاستی و دوای ئەوەی کە بە تەواوەتی کۆی هەیکەلێتی پرۆژاسی بودجێ عێراق کە بە تەواوەتی پەسەند کرا بۆ جمجوڵی زیاتر چالاکی بازرگانی سێکتەری وەبەرهێنان بەڕاستی زیاتر گەشەکە لە ڕووی سێرکوڵۆشنی داراییەوە بەڕاستی جۆڵەی زیاترێکێتە بازار و هینۆک بڵێ بازاری کار بەڕاستی بەگشتی گەشێکی باشترەکات چونکە بەشێک لەو پرۆژانەی کە پێشتر وەکوڵی وەستابن بە تایبەتی پرۆژە ئیسیسمارات وەبەرهێنان و خەدەماتوەمانە چاوەڕوانی پرۆژاسی بودجێ عێراق کرا و ئەو شایستانی کە بۆیان سەرفەکرێ ئەو نەفەقاتانی کە بۆیان سەرفەکرێت چەنە بەڵام کە دوای ئەوەی ئەمە چوە باری جێبەجێکردنەوە ئەتوان بڵێ کۆی بازاری کار و چالاکی بازرگانی و چالاکی ئابووری و تەنانە سێکتەری ینی وەبەرهێنانیش گەشاکە کە گەشەی کرد هەر هەمووی ڕەبتە پێکەوە ڕەبتە بە بازارەکانی دراویشەوە بەڕاستی کە سێکتەرێکان گەشەی کرد و تاسیراتێک ئیجابی لەسەر گەشەی هەموو سێکتەرەکانی تریش دروستە بەڕاستی خۆش بەڵامەوە پرسیارم ماوە پەیوەندی بە دۆلارەوەنی با بچینە سەر نرخی تمەن سەرۆکی ژووری بازرگانی ئێران ڕاپڕای دەگەێنە کە ئەوان 3 میلیارد دۆلاریان لە ئەمریکیان 3 میلیارد دلاری ئەمریکان لە عێراق بلۆک کراوە ئازاد کراوە دەگەڕێتەوە بۆیان دەپرسن کە ئەمە کاریگەری لەسەر نرخی تمەن دروست دەکات کاریگەریەکان چی نەگەر دروست بڵێ ئەوە سەرۆکی ژووری بازرگانی نێوانی عێراق و ئێران بڵێنم قسەی کرۆ بەڵام نازم سەرچاوەکەی نازانم کوێیە خۆی بێگومانمە لە ئەنجامی چیوەم پارێ بلۆکراوە تەمان ئەڵگۆڕی بازرگانی لە نێوان ئێران و عێراق هەیە بەڕاستی حجمی صادراتی ئێران بۆ عێراق حجمێکی گەورەیە کە لە ساڵی ڕابردووە نزیکەی 9.2 میلیارد دلار بووە تەمان وەختی خۆی ئەمریکایان داوایان کرد کە ئەم پارێ بە دلار تەسلیمی ئێران نەکرێ بۆ نابێت دۆلاری ئەمریکی کە خۆی خاوەنداریەتیەکە نابێت بگاتە دەست ئێران وەخت خۆی داوای ئەمان کرد ئێستا دیارە بە زۆرێک لە زۆرەکە ئەم 3 میلیاردی کە ئێستاڵێن واڵاکرەوە ئەتوانێ وەری بگرێت بێگومان ئەمە تەسیراتێکی لەسەر بەهای تمەنی ئێرانی دروست دەکات چونکە ئەمە قەبارەکەی زۆرە تەمان ئێمە ئەومان لەبیر نەچێت بەهای ینی باڵانسی ڕاگررتنی بەهای هەر دراوێک لە هەر وڵاتێکە پەیوەندی بە دراوی بیانیەوەی بە تایبەتی دۆلاری ئەمریکی و پەیوەندی بە غیتائی نەقدی ئەو وڵاتەوەیە کە بڵێن زێڕە باشەنجا هەر وڵاتێکە
دراوی بیانی بەتابەتی دۆلاری ئەمریکی زیاتر دەستگان زیێڕی زیاتر هەبێت ئەتوانێت کەڤەری بازارەکانی خۆی و بەهای دراوی وڵاتەکەی پێڕاگرێت. تەمان ئەم گەڕانی دۆلار ئەگە بۆیان بجێڕنەوە بۆ ئێران تا حدێک دەتوانم بڵێم تەسیراتێکی ئیجابی لەسەر بەرزبوونەوەی بەهای تمە لە بەرامبەر دۆلارە دروست دەکات. سپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش بڵێ بینەرانی شارپرس ئەمەی کە گوێبیستی بوون سەرجەمە و زانیاریانە بوون کە لە دوایەوەی نرخی دۆلار لە یاسای گشتی بودجەدا بە جۆرێک جێگیری کرا کە نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بوو بە 130,000 دیناری عراقی. باز لەوە دەکەن بەشێک لە ئابووری ناسەکان بە گشتی باز لەوە دەکەن کە پێشتر ئەو بەرزی و نزمی کە لە نرخی دۆلاردا دروست بوو ناجێگیریەکی لە بازارەکاندا دروست کرد بوو هەر لە نەک لە بازارەکانی ئالوگۆڕی دراو لەو نووسنگانی کە نووسنگی ئالوگۆڕی دراون بەڵکو لەسەر کەلوپەلەکان بازرگانەکان و بەرهێنەرەکان زۆربەیان ئەمە کاریگەری لەسەر بازار بە گشتی بە شێوەیەکی گشتی و هاوڵاتیان دروست کرد بوو. بەڵام باز لەوە دەکەن کە لە دوای جێگیرکردنی نرخی دۆلار لە یاسای گشتی بودجەدا ئەمە دەبێتە هەنگاوێکی باش بۆی کە نرخی دۆلار لە بازارەکاندا بە تەواوەتی جێگیر بکرێت. ئەمەش ئەو نرخە دەبێت کە لە بانک یاخود لە یاسای گشتی بودجەدا دیاری کراوە.